زان بەرداوامە بین یەکێک تر لە گفتوگۆکانمان باس لەم کتێباکەین گەلە بەشخوراوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێگومانێ مەشوەکو کوردێکێکین لەو گەلە بەشخوراوانەی کە کەوتوینەتە ئەم ناوچەیەوە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە یان لەسەر ئەم کتێبە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد حەمە ساڵح تۆفیقمان کردەوە کە کتێبەکەی وەرگێڕاوە لە زمانی ئینگلیزیەوە مامۆستا سڵاو لێبێ زۆر بەخێر بێ سەرچاو ئەگەر پێمان بڵی بۆم کتێبەت هەڵبژار بۆی وەری بگەڕی لە ڕابردووە تۆ ژمارەی زۆر لەو کتێبانی کە پەیوەندی بە پرسی جینۆساید و ئەنفال و بابەتانەوە وەرگێڕا ساژەم کتێبەت هەڵبژارەوە ڕاستەکەی ئەمەش بەشێکە لە جینۆساید یعنی بەشێکە لە جینۆسایدی گەلی کورد و کەمینەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک ئەو لێرە ناوی هێناوە سەربردەی ئەم کتێبە من ساڵی 2009 ڕاستەکەی ئەم کتێبە لە نێت تابڵاو کراوەتەوە ساڵی 2009 من چاپی یەکەمی لە دەستگای کوردۆلۆجی سەربەزانکۆی سلێمانیە کردم ئەڵبەتە ئەو دەما هەزار نسخەی لێ چاپ کرا هەر زوو نەما خەڵکانێک بەدوایە گەڕان ئەم جارە دەستگایەکی تر بە ناوی شاوی کوردەوە بە سوپاسەوە اقتراحیوان کرد ئەمان بە چاپێکی لەوی پێش و باشتر و من خۆشم نزیکەی 40 پراوێزم بۆ هەڵبژاردووە ئەمە بریتە لە کۆمەڵێ بەڵگەنامەی ساڵانی 45 و 46 و بەشێکی 47 لەبارەی کوردەوە زیاتر کەسێک هەر لە وزارەتی خارجی ئەمریکی بە ناوی دێڤید ئەندروسەوە کۆی کردوەوە و پێشەکی بۆ نووسیوە و بڵێن لە بەرگی کتێبێکە دایناوە کتێبەکە بریتە لە نزیکەی سیویەک بەڵگەنامەی مێژوویی ساڵانی 45 46 47 ئەو ساڵی 45 کۆتایی جەنگی جیهانی دووەم بووە ئەلبەت دۆخێکی لای کورد و خەڵکی سەرئەرز دروست کردووە بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کورد وەکۆڵێ گەلی سەرەکیەتیایە تووشی ئەو چەرمەسەریە بووە هەر لە مێژەوە تا ئێستاش بڵێن بەڵگەنامەکان لەو سەروەختە کە هیوایەک دروست بووە بە پێی میساقی ئەتلەسی گۆڵێ لایحەی ئەتلەسی دەرچووە ئەم لایحەی ئەتلەسیە کاتی خۆی چەرچڵ و ڕۆزڤێلت ئیمزایان لەسەر کردووە لە ساڵی 41 دەرچووە کە گەلانی دنیا و گەلانی بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کەمینە ئیتنیکی و نەتەوەیەکان هەر هەموو بەهرەمەند دەبن لە مافی سروشتی خۆیان ئەمە وەکۆڵی هیوایەکی لای خەڵک کرد بژانوەتەوە ئەلبەت درۆ دەرچوو تەبعاً ئەم میساقی ئەتلەسیە کاتی خۆی هەر بابەتی چواردەبەندەکەی ویلسن دەرچوو لە ساڵی جەنگی جیهانی یەکەما 14 بۆ 18 دیسانەوە مەسەڵەن کەسێکی وەکو شێخ مەحموودی نەمر وەکۆڵێ بە پشت بەستن بەو میساقەیە ئەو بەڵێنەی ویلسنی سەرۆکی ئەمریکا کە هەموو گەلانی ناوچەکە بەهرەمەند دەبن لە تەواوی مافی خۆیان ئەمە شواکەوتەوە دا کتێبەکە ڕاستەکەی پڕە لە بەڵگەنامە ئەم بەڵگەنامانە چۆنە بەیاننامەی حیزبەکانی حیزب و کۆمەڵەکانی ئەو سەروەختێ بۆ نمونەوەکو حیزبی هیوا لێرە بە کۆمەڵی هیوا ناوی ئەبا کۆمەڵی میلی کورد حیزبی ڕزگاری کورد کۆمەڵێ کەسایەتی و خەڵکی ناسراوی کورد بەیان نامەیان دەرکردووە تا بەخیر ئەگاتە و سەروەختی لە 46 دروستبوونی پارتی دیموکراتی کووردە لە مەهاباد لە وەکوڵەیە کە سەرۆکاری کۆماری مەهابادیە کرد اینجا ئەو کەین و بەینانەی پارتی دیموکراتی کورد لەگەڵ کۆمەڵەیە کەسایەتی زمنی ئەوانە مامۆستا برای مەحمەد حەمزە عەبدوڵڵا بڵێن خەڵکانێک لێرە کە دیسانەوە حیزبی دیموکراتی کورد دروستکەن کەین و بەینەکانی ئەم حیزبە سەر بەخۆ بێ یان سەر بە پارتی دیموکراتی کورد لە مەهاباد بێ
5 بەڵگەنامەی ئەو مەسەلانەی بە وردی تایە. بە چ شێوێک باسی و بەڵگەنامانەی کردو مامۆستا؟ بڵێ بەڵگەنامەکان بە زیاتر بەیاننامەی حیزبەکانە، پرۆگرامی حیزبەکانە یان کەسایە. بۆ نمونە یەکەم بەڵگەنامەی ئەمە کە ساڵی 45 ئەلبەت هەر لەو سەروەختەوە لە دروستبوونی حکومی عێراقیەوە جۆرە نیازێکی خراپ دژ بە کورد بووە، بە تایبەتی لەلایەن ناسیۆنالیستەکانی عەرەبەوە کە بە وەکۆڵێ بە پشتیوانی ئینگلیز بوون بە حکومڕانی ئەم وڵاتەی کە لە 21 کە بە ناوی عێراقەوە دروست کرا. بۆ نمونە یەکێک لە بەڵگەنامەکان بەڵگەنامەی کۆمەڵێک کەسایەتی لێرە پیاو ماقوڵ و ئاغاکانی هەولێر ناوی ئەبا باس لە دۆخی کوردستانەکە کە چۆن ستەمی لێکرێت، چۆن لە ڕووی کولتوریوە، چۆن لە ڕووی خوێندەواری و پەروەردەوە بە هیچ شێوەیە ڕەچاوی دۆخی کورد ناکە. حتا تەنانەت ئەچێتە سەر ئەوەی کە لەو ساڵە ناوچەی قەراج و کەندیناوە خراوەتە سەر لیوای مووسڵە وەختەوەکو لیوایە کەرابێ. ئەمە چ نیازێک لە پشتەوەیە دژ بە دار و دەستەکانی ئەرکانەکانی حکومی عێراقی وەکو بڵێن لەو بەڵگەنامە وەکو مستەفا عومەری وەکوکێ ئەمانەوە. بەڵگەنامەیەکی تری تایە بۆ نمونە 28 کەسایەتی لیوای سلێمانی ئیمزای کردووە، لەوانە بابە عەلی شێخ مەحموود، ئیبراهیم ئەحمەد وەکو محامیەکی گەنج لەو سەروەختە، شێخاری حەفید، حەمەی ڕەحمان ئاغا، کۆمەڵێ شێخ مەحموودی کاکە شێخ، کۆمەڵێ خەڵک دیسانەوە ئەوە داواکاریان کردووە دژ بە ئەرکانی حکمی عێراقی کە لە لیوای سلێمانیا حکمیان کردووە یان لە بەغاوە حکمیان کردووە کە ستەم لە کورد دەکەن. ئەمانە کۆمەڵێ بەڵگەن. بڵێ جگەلەوەی کە ئەمانە کۆمەڵە بەڵگەنامەی گرنگن وەکو مێژوو گرنگە لە ئەرشیفی ئێمە هەبێ، ئێمە توانین پەندیان لێوەرگرین بۆ ئێستا هیچ پەندێکیان تایە بۆ ئێستەمە؟ جا با من پرسیارەکە جوانە، با من باس لەوە بکەم. پەندی ئەم بەڵگەنامانە چییە؟ ئەمانە گەیشتونەتە ئەو وەختە گەیشتونتە سەفارەت نەبووە، قایم بێلەعمالی ئەمریکی بووە یان نوێنەرایەتێکی ئەمریکی بووە، لەوە گەیشتونەتە ئەوێ بۆ نمونەیەکیان تایە لەبارەی دۆخی کوردەوە زۆر بەوردی داڕێژراوە، زۆر بەوردی لە ڕووی دیموگرافیەوە، لە ڕووی جوگرافیەوە، لە ڕووی مێژوویەوە داڕێژراوە. من پێم وایە بەڵگەنامەکان ناڵێک کێ ئەمەی داڕشتووە، بەس پێم وایە حیزبی هیوا لە پشتی ئەم مەسلەوەیە. ئەڵێ ئەفسەرێکی گەنجی کورد هێناوێتی بۆ سەفارەت و ئەمان بێچکە لەوەی کە ناردویانە یان بە کوردی و عەرەبی دەرچووە تەرجەمەیان کردەوە بۆ ئینگلیزی و ناردویانە بۆ وزارەتی خارجەی ئەمریکا. اینجا ڕێی سەفیر یان قایم بێلەعمال طبعاً کوردەکەی نییە، قایم کاربەدەستی بەرپرسم داناوە، چەرسی فێر وەکۆڵێ لە ئینگلیزیەکە. ئەمان ڕێی خۆیان لەسەر ئەوە نووسیوە. ئەم ڕێیە دوایی چووەتە وزارەتی خارجی ئەمریکا، هەروە نەقراوەتە سەر ڕەفە و دانرێوانە لەبارەی وەسعی کورد و کەمینەکانی کەمینە ئتنیکی و ئاینەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دراسە کراوە. دواتر ئەو وەختە زیاتر لەم وڵاتە کە دروست کرا بە ناوی عێراقەوە ساڵی 21 زیاتر ئینگلیزیان بەریتانیەکان دەسەڵاتیان هەر ئەوانیش دروستیان ئەمریکا تا ئەو دەمەش هێشتا لە پشتی پەردەوە بوو بۆ زیاتر دیراسەی ئەکردوانە. بەڵام دیراسەکردنەکە چیە؟ ئەمریکا دەستی کوتا بووە منتیقەوە لەگەڵ بەریتانیەکانە. بۆ نمونە ڕاوێژکارێکی بریتانی تۆمسن کەسێکی تر تاندی ئەمانە نەتیجەی مناقەشات کراوە لەگەڵ تەرەفی ئەمریکیە چۆن ئێمە چی بکەین لەگەڵ کووردا و حکمی عێراقی بڵێن دژی کورد وەستاوە. کۆمەڵێ ڕای خۆیان مەسەڵەن بە پێی ئەوانەی کە لەم بەڵگەنامانە دێت تۆمسن کەسێکی زۆر کاریگەر بووە، بڵێن ڕێیەکانی وەرگیراوە. حکمی عێراقی بەناو سربەخۆ بووە، مەساوە مستەفا عومەری و حەمدولپاتشیە وەکیە ئەلبەتە من پراویزەکەم بۆ کردووە باسی ئێوانەشم تیا کردووە بۆی خوێنەری کورد پێ ئەو کەسەی خوێنێتەوە پێی ئاشنا بێ.
لەبەرەوە سیرەکەی تۆ لەم بەڵگانامە سەرەکەی کەسێکی وەکو تۆمسن کە ڕاوێژکار و قایم بلەعمالی سەفارەتی بریتانی بووە ڕێیەکی زۆر معتەبەری هەیە تەنانەت لە حرکاتی بەرزانی دووەمی ساڵی 43 بۆ 45 بەر ئەو کەتە بە سەرکرداتی مەلا مستەفای بارزانی ئەم دەورێکی ئەساسی بووە کە تەوجیهی سوپای عێراق بکا و بڵێن ناوچەی بارزان وێران کرا و هەر ئەو وێرانکردن لەو سەروەختا ڕەنگی داوەتەوە لەم بەڵگەنامانە کە وەکۆڵێ پیاماخۆڵانی ناودارانی لیوای سلێمانی ناودارانی لیوای ئەربیل بە ئیسلاحی کتێبەکە خۆی وەکۆڵێ احتیجاز دەربڕن بەیان نامەی حزبی هیوا بەیان نامەی کۆمەڵەی ملی کورد بەیان نامەی حزبی شوعی عێراقی کە لەو سەروەختا باڵا دەست بووە تۆ لەم بەڵگەنامانە کۆمەڵێشتت دەستەکەوێت تەبان ئێمە لە قۆناخی کۆماریە ئەوەندە ستەممان بینی لەم وڵاتە ئەو فترێمە ستەمەکان تا ئاستی جینۆساید و قڕکردنی بە کۆمەڵی خەڵکی کورد و وێرانکردنی کوردستان ئەم کوردستانەی بندەستی عێراق بڵێن ڕۆیشتووە بەڵام لەسەر وەختی پاشایەتی عێراقاوە نەبێ پاشایەتێکی دەستوری بێ و زۆر تێکەڵی سیاسەتی چەوسانەوەی خەڵکێکی وەکو کوردیا میلەتێکی وەکو کورد نەبوو بێ مەسە بۆ نمونە دەوری عەبدولئیلاح کە لە دوای مردنی مەلیک غازیەوە لە ساڵی 39 مەلیک فەیسەڵی دووەم بچووک بووە تا 58 اینجا وەکۆڵێ مؤهل بوو دواترەوە تا سەری تیاچوو ئەم عەبدولئیلاحە کەسێکی زۆر سەلبی و تونڕە و خراپیش بووە تەنانەت زۆر هەوڵدراوە لەگەڵ یا چوار ئەفسەرەکەی کە لە مەهابان نەتیجەی بەڵێن هاتوونەتەوە دیسانەوە خۆیان ڕادەست کردووە کە هیچ نەبێ بۆیان بکە بە حکمی ئەبەدی ئەم عەبدولئیلاحە نەیکردووە ڕاستیەکەی ئەم عەبدولئیلاحە لە پشتی کۆمەڵێش تویانی دەستێوەردانی کردووەوانە لە بەڵگەنامەکانە هەر باشێکی تایبەتی وەسی ئەکا کە وەسی عەبدولئیلاحە چی کردووە و چی نەکردووە و چۆن بۆ کۆڵێ چۆن لە سەفەرێکە بۆ نمونە بۆ بریتانیا داوای $200,000 کردووە وەختە $200,000 زۆر بووە چۆن کۆمەڵێک ئاڵتونی کڕیەوە دواتر لە یەکێک لە بازاڕە ناودارەکانی نیویۆرکا فرۆشتوێتیەوە بە دووقاتی ئەوە بڵێن بە $100,000 کڕێتی داوێتی بە 225,000 بۆ نمونە باس لەمە ئەکا کەسێکی کە ئەرکانی وەکۆڵێ حکمی پاشایەتی لە عێراق قاچۆنە بەیان نامەکان هەمووی زۆیان زۆر بەیان ئەوانەی حزبەکانی کە وەکۆڵێ ڕزگاری هیوا حزبی شوعی کۆمەڵی میلی کورد دواتر پارتی دیموکراتی کورد هەموو کۆکن لەسەر ئەوەی کە ئەمە دەست لە پشتدانی بریتانیە وەکۆڵێ ڕاستە ئەو لە پشتی پەردەوە بەڵام تەوجیهی کردوون بەو شێوە کۆکن لەسەر ئەوەی کە حکمی مەلەکی ڕاست دەیستە من و تۆ کە باسەکەین ئەڵێن باشە کۆمەڵێک کورد لە جێشی عێراقیا زۆر باڵا دەست بوون لە حکمی عێراقیا زۆر تەنانەت لیان گەشتووە تا آخر هینیان ڕئیس وزەرای بریتانی بووە ڕئیس وزەرای عێراق بووە کە ئەحمەد موختاری بابان بووە بەڵام ناوی ئەو زۆر نەبووە ئەشڵەن نەشکوژراوە ئەعدامیش نەکراوە نووری سەعید کە لە ساڵی سیەوە هەتا 14 جار سەرۆکایەتی وەزیرانی عێراقی وەرگرتەوە ئەوان لە پشتی و مەسلەیە بوون تا بەیان نامەکان وەکۆڵێ سەرکۆنە و ئیدانەی چ جۆرە کوردێک لە حکما بوون کوردەکانی یانەی پێشکەوتن نادێرتیخا مەسەن خەباتی کوردەکانی خەباتی سێبەر کوردە ئاغاکان کوردە فیوداڵەکان کوردە دەوڵەمەنەکانی ناو شارەکان لە مەسلحەتەکان لەبەرەوە ئەوە نوێنەرایەتی ڕاستەقینەی کوردیان نەکردووە کوردەکەی تر کوردە جوتیارەکە کوردە هەژارەکەی ناوشار کوردە کرێکارەکە ئەمە لەژێر باری چەوسانەوە بوون چەوسانەوەی چینایەتی نەتەوایەتی کولتوری بەڵگەنامەکان زۆر چاوی لەسرا شتێکی تریش هەیە لەم بەڵگەنامانە هەر کورد نییە لێرە مەسەن بابەتێکیان نزیکەی سی لاپەڕێ ئەم کتێبەی گرتووەتەوە لەبارەی خەباتی ئاشووریەکانەوە خەباتی ئاشووریەکان بەیان نامەیان دیسانەوەەوە ئەوان ئەڵێن ئێمە تەمان ئاشووریەکان کاتی خۆی لە هەکاریەوە هێنراونتە ورمێ لە ورمێەوە بۆ باقوبە دوایی هێزێکی لێڤیان لێ
دروست کردوون ئەمە پاڵپشتی هاوپەیمانان بووە بە حکمی ئەوەی ئەگەرچی ئەمە مافی خۆشیانە وەکۆڵێ جۆرە مافێکی کولتوری تەنانەت نەتەوایەتیە ئەوان گلەییان لەوەیە طبعاً ئەم بەیاننامەیە یان ئەم داواکاریەی ئاشوورەکان لە ئینگلیز لە هاوپەیمانان لە ئەمریکیەکان هەر هەموو ئەم بەیاننامانە هەر هەموو ئەم بەڵگەنامانە پێشتر تەرەفی کە پێی گەیشتووە تەرجەمەی کردووە ڕای خۆی لەسەر نووسیەوە بۆ کورد مەسەڵەن مەسەلەکانی کورچیە ئەمە تۆمسن وا ئەڵێ ئەمە کێوە ئەڵێ بەم شێوەیە ڕاستەکەی کە نێراوە بۆ وزارەتی خارجی ئەمریکا ئەمە لایەنێکەتی ترە ئەم کەسە لە وەکۆڵەیە لە نێو وزارەتی خارجی ئەمریکاوە پاشەوەی قەدەغەی لەسەر لاچووە ئەم بەڵگەنامانە اینجا ئەمە کراوەتە کتێبێک مناسبەمە یەک بابەتی لەسەر ئاشوورەکان تیا کەچی ئەوەندە ئێستا لە سایتەکان و لە دەستگاکانی ئاشوورەکانە لە دەرەوەی ئەم وڵاتە بایەخی پێ ئەدرێ لەو کوردی خۆمانە بایەخی پێ نادا ڕاستەکەی یعنی تۆ ئەگەر نێت بکەیتەوە ئەوەندە ئاشوورەکان بایەخ بم کتێبە ئەدەن ئەوەندە کورد بایەخ بم کتێبە نان باشە مامۆستا هەرچەندەم کتێبە ڕەنگەوە نەش بابەتی باشی تیابێنە بابەتی گرنگی تیابێت کە بە چارەکێک و 20 دقیقە نەتوانین بە تەواوەتی حەقی خۆی بینێ من ئەگەرەوەکو دوپرسیار لە جنابتی کەم توانی بە کورتی وەڵامم بیتەوە بورە تا چەند گرنگە ئەم کتێبانە وەربگەڕێنە سەر زمانی کوردی و هەروەها بە پێچەوانە شۆ خەبات و سەروەری ئەو چەسانەوانی کە لەسەر کورد کراوە بەرامبەر بە کورد کراوە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەربگەڕێنە سەر زمانە بیانیەکان خۆی ئەمە زمانی بیانیە خۆی مەبەستم بە پێچەوانە وەرگەڕاوەتە سەر ئینگلیزی لە وزارەتی خارجی ئەمریکا هەیە وزارەتی خارجی بەشی ڕۆژهەڵاتی نزیکە وەختە ڕۆژهەڵات ناوەڕاستیان پێ نەوتووە بەشی شەرقی ئەدنا لەوێ ئەوان دراسیان لەسەر کردۆ زۆر بەوردی دراسیان لەسەر کردۆ بەڵام تا چەند گرنگە ئەمڕۆ هەموو شتێک گرنگە بۆ کورد لەو زمانانەوە وەربگەڕێتە سەر کوردی بەڵام گرنگ و گرنگتر هەیە بەس من بەش بە حاڵی خۆم زیاتر مەسلەکانی جینۆساید و کۆمەڵڕژی و ئەوانەوەی تر کۆمەڵی کتێب نزیکەی سی کتێبە لەوانە مەسلەی ناسیۆنالیزمی کوردی مەسامەیەکێک لە کتێبەکانی من بیر و شاری پار چاپی کرد ڕاستیەکەی نزیکەی 1000 لاپەڕەیە ئەمە مەسلەیەک ئێمە لە خۆمان تێبگەین لە خۆمان تێبگەین لە 100 ساڵ یا 150 ساڵی پێش ئەمەوە هەموو کوردەکانی بندستی ئێران و عوسمانی دواتر بندستی ئەو دەوڵەتە نەتەوەیانەی کە دوای جەنگی جیهانی یەکەم دروستکران ئەمان ئەم بزوتنەوە نەتەوەیی ئێمە ئەبێ ئێمە دراسی کەین ئەمەی کە من وەکۆڵی لێرە هێناوم بە کتێبخانەکەی ئێوە ڕای خەڵکی ترە لەبارەی ناسیۆنالیزمی یان بزوتنەوەی نەتەوەیی کوردەوە ڕاستە کتێبێکی گەورە و خەباراستورەوە یەکرێ لە بەرنامەیەکی ترە تایبەت قسە لەسەر ئەو کتێب من بۆ باسکردن نەمێت بۆ کتێبخانەکە زۆر سپاس بەرنامێکی تری لەسەر ئەمە لە ڕاگەیاندنیم کتێبە لە گەرمیانەوە بۆ کوێستانمان ناونا ڕاستەکەی لەسەر ڕێی کاکستران لە دەستگای ڕاگەاندنیەکی تیژمانیەوە چاپکرا نزیکەی 630 لاپەڕێمە 1000 لاپەڕەیە 600 کۆمەڵێک وەرگێڕان و نووسینی خۆمە لە بواری جینۆسایدا لە بواری مەسەلە کولتوریەکانە ئەمە دیسان ئەمە کتێبی تەنها من نییە هی من و کۆمەڵێک خەڵکی نووسەری ترە برادرانی ترە کتێبەکە ناوی عێراق وڵاتی گۆڕە بە کۆمەڵەکانە کۆمەڵێک خەڵکە بایەخ بەمە ئەدەن ئەوە بۆ بە کتێبێک من بەشێکم لەو دەست خۆش بە مامۆستاگیان لەشە ساق بێگومان جێدەستە دیارە لە کتێبخانەی کوردیا بە تایبەت لە بابەتانی کە پێویستن بە مەسەلەی جینۆساید و ئەنفال و ئەو بابەتانەوە دەست خۆش بێ زۆر سپاسکان بەیانێ لەگەڵمان سپاسماندوومان کردی مامۆستا بەیوای شاروە زوو بەرهەمەکانت ببینینەوە زۆر سپاس مامۆستاگیان زۆر مەمنون دووبارە بەخێر هاتی